میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن سڵاوی تەواوی ستافی ئەم بەرنامەیە لە پشتی کامێرە و ژووری کۆنتترۆڵی پەخش بۆ ئێوەی بینەر و بیسەری ئازیز و خۆشەویست ئازیزان خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. تەوەرەی بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان دوای ماوەیەکی دوور و درێژی 8 مانگی دوجار کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانەوە متمانەی پێبەخشرا و لە دایک بوو بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو کارەکانی ئەنجام دەدات و لە 3 حیزبی سەرەکی پارتی یەکێتی گۆڕان پێکاتون هەروەها چەند وەزیرێکیش بۆ چەند لایەنێکی دیکە و کەمە نەتەوایەتیەکان هەریەک لە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ ئەمانە بەشداریان نەکردو لە حکوومەت و ئۆپۆزیسیۆن بوونی پەرلەمانیان هەڵبژاردووە. تەوەریم جارێ بەرنامەکە پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم چۆن بێت بە تێڕوانینی تۆی بینەر تۆی بیسەر تۆی خوێنەر کە لە پەیجەکانی پەیامەوە بەرنامەکەت بینیوە یان دەبینیت یان تەوەری بەرنامەکەت بینیوە ڕای خۆت دەتوانیت بە کۆمنت بنووسیت ئایا چاوەڕوانیت کارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بێت. ئەوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی دیجیتال میدیای پەیام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پەیجی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتی خۆتان بنووسن هەروەها لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم بە بەردەوام لەسەر شاشەی پەیامدانەوە دەتوانن ڕاو سەرنج و کۆمنت و قسەی خۆتان لەسەر تەوەرەی بەرنامەکەمان هەبێت. وەک ئاماژەم پێکرد لە 39 ساڵی 2018 ساڵی پار هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا. ئێستا مانگی حوتە و بەرەو ناوەڕاستی مانگی حوتیش دەڕۆین ئەمڕۆ دەی حوتە تەنها چەند مانگێکی کەمی مابوو کە ساڵێک تێپەڕێت بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیکی 2 مانگ و نیوێک دیکە ئەگەر ئەم کابینێ پێک نەهاتایە ئەوە ساڵێکی تێپەڕان کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە هەڵبژاردن کراوە و حکوومەتی نوێ دەست بەکار نەبووە لەبەر ئەو ململانیە حیزبی و ئەو پشک پشکێنە و ئەو پۆستانەی بەرچێ ئەەکەوێ و بەرچێ ناکەوێ و ئەو بابەتانەی کە لەلایەن بەتایبەت ئاڵقا بوو لە نێوان یەکێتی و پارتیدا. بەڵام دوجار ئەمڕۆ کابینەکە لە پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی خوارد و ئێستا کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەک وتم هەر 3 حیزبی پارتی یەکێتی گۆڕان پێکیان هێناوە. تۆی بیسەر و بینەر کارەکانی ئەم کابینە نوێ چۆن هەڵەسەنگێنیت پێت چۆنە تەسەورەکەی چۆن بێ ئایا هەر لە ڕوانگەی کابینەکانی دیکەوە پێ دوایە ئەمانیش هیچیان پێ نییە بە شتێکی بە ئاراستەیەکی باشی بەورنیان نەخێر گۆڕانکاری لەم کابینەیەدا دەبێت و 4 ساڵی داهاتوو 4 ساڵێکی گەشت و 4 ساڵێکی باش ئەبێت بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت بازرگانان و وەبەرهێنەران و فەرمانبەران و موچەخۆران ئایا وا دەبێت یان دیسانەوە تەنها ژمارەی کابینە لە 8ەوە گۆڕاوە بۆنەوە و دەموچاوەکان لە سەرۆکی حکوومەت و لە وەزیرەکانەوە گۆڕاون بۆ کەسانی دیکە ئەجینە هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. کامیانە بۆ ئێمە پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینەی نوێی حکوومەت چۆن بن. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی پێیجی پەیامەوە کۆمنتی خۆتان بنووسن هەروەها لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم بەردەوام لەسەر شاشەی پەیامدانەوە پەیوەندی بکەن ڕاستەوخۆ کۆمنت و قسە و بۆچوونی خۆتان لەسەر تەوەرەی بەرنامەکەمان دەرببڕن تا پەیوەندەکان حازرە بن چەند کۆمنتێک بۆ ئێوەی ئازیز ئەخوێنمەوە
کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەسەر پیجی پەیام نووسراون محەممەد علی نووسویەتی هیوادارین لە خزمەتی خەڵک بێت. سابیر علی نووسویەتی کوا خەڵک حسابی بۆ کراوە ئەوەنە ئیشان پێێتی تاوەکو دەنگیان بۆ بدات و دواتر هیچ حسابێک بۆ خەڵک ناکرێت. هێرۆ شەفیق نووسویەتی چاوەڕوانی چیان لێ بکەین تا ئێستا کێشەی کارەبایان پێ چارەسەر نەکراوە ئیتر چاوەڕوانی هیچیان لێ ناکرێت. پەرواز سعید نووسویەتی هەر لە ئێستاوە سەرۆکی حکومەت دەڵێ قەرزارین ئیتر چاوەڕێی چی بکەین. بێگومان لە وتاری سەرۆکی حکومەت دوایەوەی سوێندی یاسایی خوارد و دەست بەکار بوو لە نێو هۆڵی پەرلەمان وتارێکیدا باسی لە چەند تەوەرەیە کرد وەکو دەقی وتارەکە وەکو نووسینەکان وەکو ئەو کارنامەیە ئەگەر ئەم کارنامەیە 100% جێبەجێ نەکرێ 170 جێبەجێ بکرێت بەڕاستی 4 ساڵێکی زۆر جیاواز و زۆر باش بۆ هەموو لایەک بەڕێکرێت. بەڵام قسەکە لەوەیە سەرۆکی حکومەت وتی ئێمە حکومەتێکمان وەرگرتووە قەرزارە چەندین ملیار دۆلار قەرزارە بۆیە ئەمە لە ئێستەوە وەکو پەرواز سعیدیش نووسویەتی ترسی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ترسی لای موچەخۆر و فەرمانبەران دروست کردووە کە بە بیانووی ئەوەی قەرزارین بە بیانووی ئەوەی کە بەغدا موچە و بودجە نەنێرێت دووبارە دیسانەوە قەیرانی شومی دارایی باڵ بکێشێتەوە بەسەر هەرێمی کوردستان و موچەخۆر و فەرمانبەراندا بۆ ئێمە ترسێکە کە بە حەقیقەت جێی تێڕامانە جێی لەسەر وەستانە بۆیە دەبێت ئەم کابینەیە وەڵامی ئەم پرسە و ئەم ترسەش بداتەوە ئایا دەتوانێت ئەم ترسە لە دڵی هاوڵاتیان و موچەخۆرانە بڕەوێنێتەوە یان بەوەی کە سەرۆکی حکومەت ئەمڕۆتی ئێمە قەرزارین ئەم قەرزارینە دەبێتەوە پاساو بەوەی کە هەر شتێک بکەن. بەهمەن ئەحمەد نووسێتی باوەڕ ناکەم لە کابینەکانی تر باشتر بێت مانگە شەو سەر لە ئێوارە دیارە. پندێکی کوردی هێناوەتەوە کە دەوترێت مانگە شەو سەر لە ئێوارە دیارە. کاک بەهمەنی ژەڵێت باوەڕ ناکەم هیچی لە کابینەکانی تر جیاواز بێت. سەدیق ئەحمەد نووسویەتی هیوادارین کاری باش بکات و ئاگایان لە خەڵکی هەژار بێت. سۆران مەهدی نووسویەتی ئەو حکومەتەی 28 ساڵ تەمەنی هێشتا پێی ئەڵێن ساوە چاوەڕوانی خێری لێ ناکرێت. بەڕەزان وشەی ساوە زۆر بەم حکومەتی هەرێمی کوردستانە وترا ساوە. ساوە بە کۆرپەلەیە گەوتێت کە لە دایکە بێ مانگێک 2 مانگ 3 مانگ 6 مانگ ساڵێک پێوترێت ساوە دوایی لە ساوەبوون دەرەچێت پێوترێت منداڵ دوایەوە لەوە دەرەچێت پێوترێت هەرزەکار دوایەوە لەوە دەرەچێت پێوترێت گەنج لاو دوای ئەوە پێوترێت کامەڵ تەمەنێکی پڕ و کامەڵ دوای ئەوە پێوترێ پیر ئەوەی کە ئەگەر مستەڵەحەکان تەواو بێ. بەڵام سۆران نووسویەتی ئەو حکومەتە 28 ساڵە هەر پێڵێن ساوە بۆیە هیچی لێ چاوەڕە ناکەدەویش. ئەیوب جەزا نووسویەتی ئەو حکومەتەی پاش ساڵێک ئەنجا توانی پێک بێت خۆی پێوە بەڕێ ناچێت ئیتر کاری باشی چی بکات. ئەمە بەڕاستی تێبینێکی جوانە کە نزیک بە ساڵێکی پێچوو تا لە دایک بوو تا پێک هێنرا جا ئێستا ئەو خۆی ساڵێکی پێچوو بێ چی لێ چاوەڕێ بکرێت. یەکەم پەیوەندی تەلەفۆنیمان بەڕێز کاک حەمەڕەشید لە ژاراوە وەرەگرین. کاک حەمەڕەشید سڵای خوارد لەبێ. سڵاوی خوای لە جەنابەت کاکە دانا دەستت خۆش بێ. کاکە بەڕەغمی هەموو تێبینێکی یەکجار زۆرە من پیرۆزباییان لێ دەکەم ئینشاڵڵا واژ نابێ بەڵام بەشک و ئەوە خوایە خزمەتی وڵاتەکەیان پێ بکرێ ئینشاڵڵا بۆچوونەکانی من هەڵە دەبێ بەڵام عەقڵم نایگری. کێشەکان زۆر کەڵەکە بوون ئەودا موبەڕیرێکی سەیری هێنایەوە جەنابی سەرۆکی حکومەت لە پێشدا دەڵێ قەرزدارین لەکوێ قەرزدار بوون چۆن قەرزدار بوون بۆچی قەرزدار بوون بۆ وایان لە خۆیان کرد چێ وای کرد بۆ ئیجراعات نەکران بۆ لێپرسینەوە ناکرێت سەروەتەکە لەکوێیە خۆ قابلە لە ئەستێرەیەکی دیوە نهاتن ئەو سەروەتیان بەرتێگەیشتی کوردستان دەوڵەمەندە بوو بەڕێری بەو شێوەیە نابێ بۆ ئیجراعات ناکەن بۆ لێپرسینەوە نییە دەڵێ گەندەڵی بنبەر دەکەین ئەخر ناکرێ
چۆنی بنبردەکە گەندەڵی چۆ ئێسا ململانێ لەسەر پۆست و دەسەڵات چۆن کرد بنبردەکرێ گەندەڵی کاچی بەڕێزم زۆر زەحمەتە ئیشەڵا بۆ چوونەکانی من وا نابێ دەبفەرمووی تا قسەی لەسەر بکەین. بەڵێ کاک حەمە ڕەشید تۆ گوێبیستی وتارەکەی سەرۆکی حکوومەت بوویت؟ بەڵێ خاڵ بە خاڵ کۆمەڵێک خاڵ و پاکێز و بڕگەی جوانی باس کرد لە متەڵەقی ئەوانەوە پێت وایە ئەمانە بەس تەنها قسەیەکە و لە پەرلەمان کردوێتی و دوایی کەس لێپرسینەوە و لێپێچینەوەی لەسەر ناکا لەگەڵ ئەمانە یان فعلەن بە بڕوای تۆ ئەم کابینەیە دەتوانێت ئەو خاڵانی ئەمڕۆ باسی کرد لە ماوەی 4 ساڵی داهاتوات جێبەجێیان بکات. قسە هەموو کەس دەتوانی بیکار ڕێزم بۆیان هەیە بۆ هەموو دەسەڵاتداران بەڵام ئەخر کە قسە کرا دەبێت سەحافەتی بکەیت. سوور دەزانم ڕەم بێ بە شەخص دەگۆڕێت تێگەیشتی دەسەڵات دەگۆڕێ گۆڕانی بەسەر دێ لەلام هەیە دڵسۆزە پێی خۆشە کاری چاکە بکە بەڵام پێنجێک شت هەیە ها بەردێک لە قەدەر خۆت نەبێت کە دەستتدایە کە هەر نەبێت دەمارێک لە پشتت دەسوڕێ ناتوانانی دەبێت لێ گەڕێ تێگەیشتی کاکە هەمومان دەزانین وەزعی کوردستان چی بەسەرا هاتووە ئاوۆزە وەزعەکان تەزەخۆم دروست بووە کێشە زۆرە هەر لە پێشەوە پێدا بڕۆ لە خزمەت گوزاریەکان کە پێداویستی سەرەکی میلەتەکەن چ هەیە چ کراوە تێگەیشتی خەڵک زاقەیەتی ئەو لە پێشدا دەڵێ قەرزداری قەرزداری وڵاتە بە سەروەت و سامانەکەی نەبێ خزمەتی وڵاتی ناکرێ بەدەستی بەتاڵ ناتوانانی خزمەتی و میلەتەی بکەیت قسەش ناکرێ قسەی کەڕ و پاراو بکەین و بەڵام هیچمان بۆ نەکرێ کاکی بەڕێزم ئومێد دەکەم بۆ چوونەکانی من بەهەڵەی بێڕێزم بۆ بیسەران و بینەران بەڵام عەقڵم نایگری ئەم کابینێ لە کابینەکانی دی بتوانی زیاتر ئیش بکات چونکە هەمان مەسئولەکانن هەمان سەر و چاون ڕاستە سەرۆکی حکوومەتەکەی گۆڕاوە تێگەیشتی بەڵام لە پشتی و لە پشت بێوە سەرۆکی هەرێم ئەی چەند ساڵ بوو سەرۆکی حکوومەت نەبوو کاکی بەڕێزم نازانی وەزعەکان چۆنن کرە و میلەتە پیسی لێ قەوماوە داوایان لێ دەکەم واللهی هەموومە ئەو چاوە کوێر بێکە بە کورد هەڵنایە هەموومان کوردین هەموومان کوردستان پەرستین خۆشمان دەوێ لە دوای خوا و پێغەمبەران ڕێز بۆ وڵاتەکەماندا کەسێ وڵاتی نەبێ پێم وایە ئیمانیشی زەعیف دەبێ خاچی نەبێت والله ئیمانیشی زەعیف دەبێ کاکی بەڕێزم بەڵام ئەو خزمانە فکر لە وەزعەکەی ناکەنەوە سەروەت چییە شەخصێک بتوانانی سەروەتێکی خەڵکاتەوە بابە هەمویان پاڵوێکدەن حیزبەکانی دیش ئێمەش وەکو معارەزە هەموو لایەکمان کاری چاکە بکەن دەستخۆشیان لێ دەکەین پیرۆزباییان لێ دەکەین ئەما وەڵی وەکو چاودێر ئێستا من بە تاقە نەفەر هەستی بیبینم خراپە نەکرێ وەڵایی هاوار دەکەم مەجبورم چاوپۆشی لە یشی نابەجێ دەکرێت بەڵام ئیشاڵڵا چاکەیان پێ دەکرێت ئەگەر ناشکرێ تێگەیشتی بفەرموو کاکە دەست و چاو خۆش بێ کاک حەمە ڕەشید سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ کۆمنتی خۆت لەسەر تەوەری بەرنامەکەمان بەڵام بەڕێزان بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک ڕاستەوخۆی و ئێوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە بەردەوام هاوکارانم لەسەر شاشە نووسیویانە پەیوەندی بکەن و ڕاستەوخۆ لەسەر تەوەری بەرنامەکەمان کە پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێم چۆن بن دەتوانیت قسە و کۆمنت و ڕاو و سەرنجی خۆت لەسەر تەوەرەکە بدەیت. بەڵێ دەچینەوە سەر کۆمنتەکان. شۆڕش کاروان نووسیوێتی کورد بە قۆناغی زۆر ناهامواردا تێپەڕیوە هیوادارم ئیتر ژیانی خەڵک باش بکەن. ئاوات عەلی نووسیوێتی هەر کات کەسی شیا و لە شوێنی شیا و دانەدرا ئەوە چاوەڕوانی خێری لێ ناکرێت. بەڵام بەڕێزان وەک لە سەرەتایی بەرنامەکەەوە ئاماژەم پێ کرد لە تەوەرەی ئەمجارەی بەرنامەی دوانگەی خەڵک ئێمە پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم چۆن بن؟ ئایا لە بەرژەوەندی خەڵکە بێت یان هەر تەنها وەکو ساڵانی ڕابردوو کابینەکانی پێشووتر دەبێت لە بەرژەوەندی خزم و حیزب و دەستە و گروپ و بنەماڵەیەکە بێت.
ئایا تەنها ئەم کابینە نوێیە ژمارە 8 گۆڕی بۆنەوە و سەرۆکی حکوومەت و تێگڕای وەزیرەکان تەنها یەک وەزیر نەبێت گۆڕیوێتی یان دەیەوێت نەهجی ئیشکردن پرەنسیپی خزمەتکردن هاوڵاتی سنتەربوون ئەمانش لەبەرچاو بگرێت و لێرە بە دواوە ئیشان لەسەر بکات. ئێمە دەپرسین ئایا کارەکانی ئەم کابینێت چۆنە بێت ڕەشببینی بەرامبەری ڕەشببینی بۆ معنایی کە بە تێڕوانین بۆ کابینەکانی پێشووتر بۆ و حیزبولانانەی کە کابینەکانیان پێگەناوە بۆ ئەو سیستەمەی کە حکومڕانی پێکرێت لە هەرێمی کوردستان ئایا دەتوانرێت چاوەڕێی کاری باش کاری چاک لەم کابینە نوێیە بکرێت یاخود بە پێچوانەوە نەخێر ئەوە تەنها ژمارەکانن گۆڕاون دەموچاوەکانن گۆڕاون ئەجینە عەقڵیەتەکەی کە ئەم حکومەتداریە کات نەگۆڕاوە سیستمی بەڕێوەبردننی حکومڕانیەکە نەگۆڕاوە نەهجەکە نەگۆڕاوە تەنها ژمارە و دەموچاوی کەسەکان گۆڕاوە خۆ ئەگەر وا بێت بێگومان زەرمەندی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانن و سوودمەندی یەکەمیش حیزب و خزم و بنەماڵە و عەشرەت و ئەوانن کە لەنێو حیزبەکانە دەستیانە ڕات سیاسیە سەرمایەدارەکان سیاسیە بازرگانەکانن و ئەوانەی کە کۆمپانیایان هەیە هەر وەک ساڵانی ڕابردوو ئەوان سوودمەندی یەکەمە بن. بێگومان ئەمڕۆ لە وتارەکەی سەرۆکی حکومەتیش نەیشاردەوە کە گەندەڵی پاوەنخوازی بێسیستمی گرنگی نادان بە غیری کەرتینەوت و گاز بە کەرتەکانی تر هەیە بۆیە ئەمان چاوەڕێ دەکەن کە ئەمان چاوەڕێکن کە لەم کابینە بە حسابی خۆیان ئەوانە نەیەڵن. دەچینە شاری هەولێر بەڕێز کاک دانا وەرەگرین کاک دانا سڵاوی خوا دەبێ. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. برای گەورم وەڵڵای ئەمانە هەر ئەو شەریکە دزانن ئیتر گۆڕانکاریان پێ ناکرێ بەڕاستی. بەڵێ لە چ ڕوانگەیەکەوە کاک داناواڵێ ئەی ئەمڕۆ سەرۆکی حکومەت بەرنامەیەکی شامل و چاکی پێشکەش نەکرد هەموو دووباران هیچیان گۆڕانکاریان پێ ناکرێت. ئەنێ تێ بڵێ تەنها قسەن ئەوانە؟ بەڵێ بەڵێ بەس قسێ ئەمە ئەو گۆڕانکاریوانە پێ ناکرێت ئەمانە بەس بۆ فەقیر و ئەوانە ئازان پێوەری ئاویان داناوە ئاو بە کەیف خۆیان پارە لە کەڵک وەرەگرن یعنی بەڕاستی پێ دەڵێم پێوەری ئاو دانراوە تەمەشای سەعات کارەباکە بە سەعات کارەبا ئاو دێتەوە یعنی تو حکومەت پێوەری ئاو داناوە بە سەعات تەمەشا پێڵێ وەرە تەمەشای سەعات کارەبا بکە وەلو لە تەوەرەکەش دەرێتەوە تەمەشای سەعات کارەبام بۆتە کاتە تۆ چاوەڕێی کاری باش لەم کابینە نوێ ناکەیت. ئەمانە هیچ نازانە بەس بۆ ڕاوڕۆت و بۆ جان فەقیر ئازاد. دەست خۆش کاک دانا سوپاس دەست خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک دانا لە شاری هەولێرەوە پێی وایە کە تەنها دەموچاوەکان گۆڕاون ئەجینە شتێک نییە بە ناوی گۆڕانکاری لە بەڕێوەبردن و سیستم و خزمەتکردنی خەڵک و هاوڵاتی و فەرمانبەرانی ئەم هەرێمەدا. کاک حەمەڕەشیدیش ئاماژەی بۆ کرد کە یاخوا قسەکانی ئەو ڕاست دەرنەچن بەڵام ئەو گومانی هەیە کە ئەو بەرنامەی ئەمڕۆ سەرۆکی حکومەت وەکو بەرنامەی کاری کابینەکە خوێنێەوە ئەوە جێبەجێ بکرێت خۆ بەڕێزان ئەگەر ئەوە جێبەجێ بکرێت کە ئەو ئاماژەی پێکرد و ینی وتی لە بەردەم پەرلەمانتارانە ئەوە بێگومان ئەگەر وەک پێشتری ژوتم لە 100%شی جێبەجێ نەکرێ لە 170شی جێبەجێکرێ بەڕاستی هەرێمی کوردستان ئەگەیەنێ بە کەنارێکی ئارامی و ئیگەێنێ بە شێوازێک لە ژیان شێوازێک لە بەڕێوەبردن کە زۆر جیاوازە بێت لە ماوەی ئەو 28 ساڵی کە لە ڕابردووە حکومەتداری و با بڵین ئیدارەدانی وڵات کراوە. لە شاری هەولێر کاک ئەحمەد وەرەگرین سڵاوی خوا دەبێ کاک ئەحمەد. سڵاوی خوا لە تۆش باشی براکەم. باشی کاک ئەحمەد گیان. کاکە ئەو خەڵکە ماشەڵڵا زۆر سەیرە یعنی بە هیچ شتێکی ڕازی نابیتن یعنی ئەو حکومەتە خراپی ئەوان هەر ڕازی نینە باش بی ئەوان هەر ڕازی نینە یەکە خراپ بوو نابێ ڕازی بێەوە هیچ ئەگەر خراپی حەقی خۆیانە بەس ئەگەر خراپ نەبیتن وەڵای نازانم برێن ئەو حکومەتش خۆت لە ئاسمانەوە ناتۆ
هل امنوا اتوينو براشي منو امن باش براشي رأيتوكو أحمد برامبر أم كابينة چیە بێ؟ بەڵێ رأيتوكو أحمد برامبر أم كابينة چیە بێ؟ والله گەشت بینم لەبەر ئەوەی ئەو سار لەوانەیە فەرقی هەبی لەگەر کابینەکانیکە لە چ ڕوانگەیەکەوە؟ حکمی ئەوەی تازەیە لەوانەیە سار یەکەم هەر خۆی تەربخاتن بە هەندێکیشی زەق لە پاش ئەو سارێکە سار یەکەم و ساری خۆ دەرخستنە ڕەنگە وەک کابینەکان کەی لێ بێتەوە بە سار یەکەم تاکید دەبی هیچکە بۆی بەرچاو بیتن بۆی بە دیارکەویتن هەندێک شایدی لۆ بدرێتن سارەکان کە احتیاجی وەکو کابینەکان کە 27 سارەکەی تێ دەڕاتنی دەگۆڕێن کەواتە تۆ گەشتبینی بەرامبەر کارەکانی داهاتووی ئەم کابینەیە؟ گەشتبینی یەک ساڵم تۆ دەستخۆش کاک ئەحمەد لە هەولێرە زۆر سوپاس لە شاری سلێمانیەوە ڕۆژناوەرەگرین سڵاوی خوارد لەبێت سڵاوی خۆش لە تۆ بەڕێزەکەم زۆر سوپاس وڵا بۆ تەورەکەتانەوەن ئێمە هەر هیچ گەشتبینین چونکە لە 20 ساڵی ڕابردووە هیچیان بۆ گەلی کورد نەکردووە هیچیان بۆم خەڵکە بەستە زمانە نەکردووە بەس ئەوەیە کردووە گیرفانی خۆیان پڕ بێت و جان ئێوە بۆ حیزبێکی تر بێ بەس تەنیا بۆ ئەو دوو بنەماڵەیە کارێکەکانی حکومەت و شتەکانی هەتا ئێستا کارەبایان چا نەکردووە ئاویان چا نەکردووە باوەڕەکەی ئێستش خەڵکی دامە بەس وە ڕۆژ پێنج ڕۆژ جارێک ئاوکە 28 ساڵە حکومڕانیەکەنیان کارەباکەمان ئیتر وڵای هیچ ئومێدێکمانیە بە خودە لە بیرمانە چێتەوە گەلی کوچیان بۆ فەسیلە داواین بەکەم ئەندامیان کرد بە پێشمەرگەیان کرد بە مامۆستای دامانیان کرد گەشتبینی ئێستا کابینەی نوێ نهاتۆتەکە هیچیان نەکردووە جار لە پێ ساڵە ئێمە قەرزداری نانی ها خەڵکی کورد ئێوە چاوەڕوان لە ئێمە مەکە تەنیا ئێمە گیرفانی خۆمان پڕەکەین و هیچی تر دەستخۆش ڕۆژناخان سوپاس ئێمەش ئەبێ ئەزاریی یەک پەندێ ئەڵێ ئەبێ بڵێن ساڵ بە ساڵگەمان بە ساڵانی ڕابردوون بەڵێ دەستخۆش زۆر سوپاس بەو هیوایی کە لەم کابینەیەوە نەڵێن ینی باز لەوە کرێکە ئیشەڵڵا نەهامەتەکان کۆتایی پێت بەپێی ئەو وتانی کە سەرۆکی حکومەت وتی بەرحاڵەوە ڕاوسەرنج و تێبینی بەڕێزت بوو سوپاس دەکەین سوپاس بۆ پەیوەندیکردنت بەڵە بەڕێزان بەرنامەکەمان ڕاستە و خۆی و پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینی نوێی حکومەتی هەرێم چۆن بن ئەمڕۆ کابینەی نۆهەمی حکومەتی هەرێمی کوردستان لە بەردەم پەرلەمانە سوێندی یاساییان خوارد و سەرۆکی حکومەتیش بەرنمەیەکی چڕوپڕی لەو بارەیەوە یان با بڵین بۆ کاری داهاتووی حکومڕانی هەرێمی کوردستان و حکومەتداری لە هەرێمی کوردستانە خوێندەوە کە خاڵی زۆر باش زۆر جوان و زۆر چاکی تێدا بوون بەڵام ئایا ئەمانە هەر لە چوارچێوەی قسە و مرەکەبی سەر کاغەزدا دەمێنێتەوە یان نەخێر بە عەمەلی دەچێتە چوارچێوەی کردارەوە حکومەت ئیشی لەسەرەکە بەڵێ ئەو گرفتانی کە هاوڵاتیان بەدەستیانەوە دەناڵێنن تا ئێستش کارەبایە ئاوە ڕێگەوبانە موچەیە کوشت و کاڵە بازاڕە ئەمانە هەمووی گرفتن کە لە بەردەم هاوڵاتیانە هەیە دانەمەزراندنە ئەمانە هەموو گرفتی سەرەکین لە بەردەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تا چڕادێک لەم سێکتەرە جیاوازانەدا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەسپی خۆی تاو بدات و بەرنامەی کە دایڕشتووە بە جوانی و بە باشی جێبەجێ بکات و ئەوەی کە بە قسە و توێتی کردداری لێ بهێنێتە بەرهەم وەک ئاماژەم پێکردن بەرنامەکەمان ڕاستە و خۆی و ئێوە دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە بەردەوام هاوکارانم لەسەر شاشەکە نووسیویانە دەتوانن ڕاستەوخۆ لە ڕاستەوخۆ پەیوەندی بکەن و ڕاو سەرنجی خۆتان بڵێن وەزەم پەیوەندێکمان لەگەڵایە کاکە بەڵێن لە هەولێر کاک بەڵێن سڵاوی خوارد لەبێ بەڵێ فەرموو سەبارەت ئەو کابینەیە بەڕای من بەس ژمارەشەکەی بۆتەنەوە یعنی هیچ پێشێنێکی نییە هیچ لەو ناگۆڕ یعنی ڕەزبی من زۆر ڕەزبینم بەرامبەر ئەم کابینەیە یعنی
هیچ ناکەن بۆ خەڵکە داماوە بۆ خەڵکە فەقیر و هەژار داماوە. بەڵێ هۆکاری ئەو ڕەشببینیت لە چیەوە سەرچاوی گرتووە کاک بەڵێن؟ ماوەی 24 ساڵە ئەتا ئێستا هیچیان بۆ خەڵک نەکردووە بەتەماش نیم هیچ شتێک بۆ خەڵک دیکەوتن یانی بەڕاستی بەڵێ نازانم چی بڵێم. باش دەست خۆش بێ کاک بەڵێن زۆر سوپاس دەکەین ئەچینە کەلار پەیوەندێکمان لەگەڵایە هەچەنە من ئەمڕۆ ئەم یتفۆنە بە تاواتی ئیسعاجی کردووم بەڕاستی شەمان لەگەڵایە کە سلام خەلیل لە کەلار کاک سەلام لە کەلارەوە بەڵە کاک سەلام وەڵی هیچ چاوە هیچ ئومێدێکمان بەم پەرلەمان نییە هەر وەک ساڵانی پێشووتە کاگەچی لێگەرمدا نۆرەی مەسعود بەرزانیە وەڵام من هیچ خۆمەک و گەندێکی گەلا هیچ ئومێدێکی پێ نییە. هۆکاری چییە کە ئومێدە پێی نییە؟ بسوای ساڵە چیان کردە بسوای ساڵە هەر ساڵی سەعادە کارە بەگیان خاز بکرد لای تێمە 4 ساعت کاربابانەدا بە خەڵک باکەن لایەوە ئێوە بووجە و وەرە ئەوە نەوت و بێکاری گەنجان و مشتووەکان کاتە تۆ چاوەڕێی کاری باش و چاک و ئاوردانەوە لە فەقیر و هەژار و گەنجان و لاوان و کەم دەرامەتان ناکەیتەوە کە لەم ئەم حکومەتە ئاوڕیان لێ بداتەوە نییە؟ والله هیچ ئاور لە فەقیر نادات هەر بۆ دیفاع خۆیان دەوتەگە بکادا نەوتیان زۆرە دزن پاسی سەیداتە هەولێرویەکتر لێدادە ئێرە هەرە دوو وڵاتە کازان. دەستخۆش کاک سەلام لە کلارەوە زۆر سوپاس پەیوەندیت کرد سوپاس بۆ چوونەکانت بەڵە بەڕێزان ئێوەی بیسەر و بینەر دەتوانن ڕاستەوخۆ بۆ ژمارە تەلەفۆنانی کە هاوکاران لەسەر شاشەکە دایانناوە پەیوەندی بکەن لەسەر تەوەرەی بەرنامەکەمان کە پرسیومانە چاوەڕوانی کارەکانی کابینی نوێی حکومەتی هەرێم چۆن بن ئایا کارێکی باش و چاک و لە خزمەت خەڵک و فەرمانبەر و موچەخۆرا بێت یان بە پێچوانە وەک لە هەندێک لە کۆمنتەکان و لەوانەیە کە پەیوەندیان کردو باسییان لەوە کرد کە نەخێر ئەسڵەن چاوەڕوانی کاری باشیان لێ ناکرێت تەنها خۆیان و بنەماڵە و حیزبەکانیان دەوڵەمەنەکەن ئەوەی ئاگا بێنیانە لە فەقیر لە گەنج لە لاو لە موچەخۆر لە کەرتی کارەبا لە کەرتی کوشت و کاڵ لە سامانی ئاو لەو هەموو کەم و کورتی و بێ خزمەت گوزارانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە وەکو ڕێگەوبان و ئەو هەموو ڕووداوی هاتوچۆیی کە ڕۆژانە لێرە و لەوێ ڕوودەدەن و هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئەم هەرێمە بەهۆیەوە دەبنە قوربانی ئایا ئەم حکومەتە دەتوانێت ئەگەر بنە بڕیشی نەکات ئەم با بڵێن کەم و کورتیانە بەرە و کەمتر بەرێتەوە یان وەکو سەرۆکی حکومەت وتی ئەو گەندەڵیە زۆرەی کە هەیە ئەو فەسادە ئیداری و مالی کە لە هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی حکومەتە هەیە ئایا دەتوانن بەرتەسکی بکەنەوە بچووکی بکەنەوە کەمی بکەنەوە تا وردە وردە قۆناغ بە قۆناغ وای لەکەن کە بنە بڕی بکەن بپێی ئەو قسانەی کە سەرۆکی حکومەت ئەمڕۆ کردی لە کارنامەکەیە وەک ئاماژەمان پێکرد قسەی جوان ڕستەی جوان نووسینی جوان بەڵێنی جوان بابەت و خاڵ و تەوەر و پەرەگرافی جوانی لەخۆگرتە بوو بەڵام ئایا لە ئەرزی واقعی ئاوا دەبێت یان نا دەچینە هەولێر ڕێناس وەرەگرین بەڵێ باشی براجان باشی کاک ڕێناس بەڕێزی کاک وەڵی من ئەوەندە گەشتبینم بە کابینەی نۆیان ئەوەندە گەشتبینم هەتا بێن باس چونکە کاک مەسوور سەلماندیتی لەمێژە سەلماندیتانی کاری جوانە کاری ڕێکسپێکە وەزیرەکانیشی هەموو ڕێکسپێکن عنی و وەزیرانەی لە کابینەی نۆم کار دەکەن بەس هیوادارم ئاشتی هەورامینە بێتەوە وەزیری سامانە سروشتەکان هیوادارم بۆ والله سەلماندیتی عنی هیچی پێی ناکرێتن یعنی هیچ لۆ خەلکەکەی نەکردێ هەر بەس بە بەرژەوەندی خۆی کاری کردێ پێ دوایە ئەو گرفتانەی بەسەر هەرێمی کوردستان هات وەزیری سامانە سروشتیەکان لی بەرپرسەیان ئەو عقلێتی ئەو حکومڕانی بەڕێوە بردو لی بەرپرسە والله هەر هەموو خەڵک دەزانی چه بەرپرسە چه بەرپرس نییە لەو شتانە
بس يعني من براسي زور كجبين با منصور بارزان يعني دنياما حكومتي كردستان برو بيج دباسن لهمو رويكو لهالي كار بيتن لروي كهرباء لروي موسى لهمو رويكو حكومتي كردستان برو بيج دباسن بەو هیوایی کە وابێت و ئیشەڵا تۆش دوای 4 ساڵی تر لەم قسانەی کە ئێستا کردت پەشێمان نەبیتەوە وانە؟ دەستەکان خۆش بکات زۆر سوپاس سەرچاوەکانم سەرچاو کاکدەناس هەر لە شاری هەولێر خاتووی سرا وەرەگرین سڵاوی خوارد لەبێت هەموو کاتێکە سەرچاو بەڕاستی بەڕێزم ئەمە وەکو ینی وەکو میلەت شەخصی خۆم هیچ ئومێدەکەم بۆ حکوومەتە نییە بۆ وهیچ متمانەمان پێ نییە هیچ گەزبینیش نییە بۆ چونکە لە سەرەتاوە سەرۆکی حکوومەت شیرینی بەخشیەوە گوتی قەرزارین و میلەتەکەم واقعبی من لەبەردەم گرفتەکانی ئەم کابینێدا بڕای تۆ ئەو قسەیە کە کردی پاساو بۆ ئەوی کە هەر ئیشێکی باشیان نەکردوە لەبەرەوەی قەرزار بووین حکوومەتێکی قەرزارمان وەرگرتووە سەرەتاوە کەم کابینێ لەوانی تر باشتر نابی بۆ خۆی درۆی لەگەڵ میلەت نەکرد هەر بۆ خۆی ڕایگەیان لە سەرەتاوە کە چاوەڕوان هیچ شتێکی باز لەو کابینێ نەکرد دەستخۆش ئیسراخان دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی دەکەم کە نەچە ناو حکوومەتەی بەڕاستی تێمان خۆش بوو زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت ئیسراخان لە هەولێر و لەگەڵمان بووی سوپاس دەکەین بەڵە بەڕێزان لە میانی ئەو پەیوەندیانی وەرمان گرتووە بەڕێز هەیە تەیید دەکات باز لەوە دەکات کە گەشتبینە بە کارەکانی داهاتووی کابینە نوێیە و دەڵێت کاری باشەکات و هەم سەرۆکی حکوومەت هەم وەزیرەکان لە ئاستی ئەوەدان کە هەرێمی کوردستان بەرەو گۆڕانکاریەکی گەورە برن و پەیوەندیش هەیە و بەشە لە پەیوەندیەکانیش ئەگەر نەڵم زۆری نەش بن هیچ ئومێدێکیان بە کابینی نوێ و کارەکانی داهاتووی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان نییە چونکە باس لەوە دەکرێت کە 28 ساڵە هەر ئاوا هاتووە تەنها ژمارەی گۆڕاوە و دەموچاوەکان گۆڕاوە ئەو عەقڵیەتەی لە پشتی ژمارە و دەموچاوەکانەوە هەیە عەقڵیەتەکە نەگۆڕاوە بۆیە پێیان وایە بەشێکیان کە ناگۆڕێت لە گەرمیانەوە کاک ڕێباز وەرەگرین کاک ڕێباز السلام عليكم. عليكم السلام ورحمة الله فرمو زۆر بەڕێزی هیوای سەرگەوتان بۆ خوازم بۆ جەنابیشت فەرموو من پێم وایە ئەم کابینەی داهاتووە کابینەی نۆ هیچ جیاوازێکی لەگەڵ کابینەی شتا نادێت جیاوازی چێ بێ ئەم کابینە هیچ مزەکی دڵخۆشکەری بۆ خەڵک پێ نەبوو کۆمەڵە قسەی بریقوبا غەڕوە کابینە ئەوواکەنەوەکەن کردان سەتە بۆی تەقیم بکرێن ئەمە خاڵێت خاڵی دووەم هیچ پرۆژەیەکی کە نەبوو بۆ گەنجان باسی گەنجان دەڵێت دانامەزێن یا ئیشەکەم بۆ دۆستن یان ژیانی خەڵک ئەگۆڕین ئەمە خاڵی تێ لە سەرەتا قسەکانە ئاماژەی بۆەوە کرد کابینەی هەست کۆمەڵی قەرز و ها دوورەکان دەسەری و قەرزارە بێ هیچ نەشەمەی ئەوەی کە ساڵان شتێکی وای لێ ناکەوە من هینەوە ناکەم کە هیچ گۆڕانکاری لە کوردستان ڕوودا ئێمە هیوادارین ڕوودا بەڵام بەخوا بڕوا ناکەم بەڵێ دەستخۆش کاک ڕێباز لە گەرمیانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ کە پەیوەندیت کرد بەڵە بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەوخۆیە بەرنامەی دوانگەی خەڵک پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێم چۆن بن لای هەمووان ئاشکرا و ڕوونە دوای نزیکەی 8 مانگ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بەردەم پەرلەمانی کوردستانە سوێندی یاسایی خوارد و وەزیرەکانی کابینی نوێ جگە لە وەزیری سامانە سروشتیەکان کە ئەو وەزیرە هێشتا کە پشکی پارتی دیموکراتی کوردستانە پڕ نەکراوەتەوە بە کەسێک بۆیە هەموو کابینەکە و هەموو وەزیرەکان سوێندی یاساییان خوارد و وەسەرۆکی حکوومەت بەرنامەی کاری خۆی پێشکەش کرد لە شاری سلێمانی و کاک ڕێبوار وەرەگرین کاک ڕێبوار سڵاوی خوارد لەبێ سڵاو تۆ ژیان سواز بۆ کەناڵی پەیام سپاس بۆ تۆ بەرنامەکە لێەکەم من لەم مەراسیمە دووشتم بینی بەڕاستی یەکەمیان دابەزانی قوبات تاڵەبانی کە ڕێگەیان پێنەیە سەرۆکی پەرلەمان پێ پێشوازی لێکە جێگیری سەرۆکی پەرلەمان پێشوازی لێکرد ئەمە یەک سەری ئەو جیاکاریە دووهام کورسیەکانی ناو پەرلەمان تەوز بوو لەسەکراوە بە سوور ئەوە یەکێتی ئەمەی قبوڵ نەکردە لەگەڵ جەماعەتی بڵێن فراکسیۆنی کۆمەڵ و یەکگرتو و نەوەی نوێیە
ئۆپۆزیسیۆنی هەڵبژاردە بەس لەبەر چێکەکەی یەکێتی نیشتیمانی لەگەڵ پارتیە هەمیشە تەنەزولەکە بۆ مۆزوعانە بەڕاستی پارتی هەمیانی سڕیوەتەوە بەڕاستی حساب بۆ هیچیان ناکە پارتی بەچەکی زۆر کەم سێریەم حیزباناکە هەمیان چونەتەوە ژێرباڵیان ئەوەی یەکگرتو و کۆمەڵ و نەوەی نوێ ئەمە قوبوڵ ناکەن بەس بەداخەوە زوتنەوەی گۆڕان خاوەنی هەڵوێستی خۆیان نەبوو نەبووە چۆن کۆمەڵ خاوەنی هەڵوێستی خۆیان بوو هەتا ئێستش خاوەنی هەڵوێستەکانی خۆیانن ئەوە هەروە بوونایە بەڕاستی شتێکی زۆر نامەعقول لەم حیزبانە کەوا کۆیلێتی قوبوڵەکەن بۆ پارتی هەمویان بوونەتە کۆیلەی پارتی حسابیان بۆ ناکە هەبێ وەکو بە چاوێکی دووهەم سەیدان بکەن ئەو حیزبانەی کە ئۆپۆزیسیۆن ئەوانە جێردەستەی قوبوڵ ناکەن هەر ئەوانە ڕاست دەکەن میلە دەبێت لەگەڵ ئەوانەیە بن ئەبێم دەسەڵاتە بکەوێ وەکو شاسوار ئەڵێ کاک شاسوار ئەڵێ کاڵێ بکەوێ ڕۆژەکە نەکەوێ ئەمانە ئەکەون بەڵام بە شێوەیەک ئەکەون کوڕەکانی خۆشیان تفیان لێەکەن بە دەستخۆشیتان لێگەم سوپاسانەکە دەستخۆش کاک ڕێبوار لە سلێمانیەوە زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت لە چوار قوڕنە ئاواز وەرەگرین ئاوازخان فەرموو ئەم کاتە باش کاکی گیان کاک ئاوات ببوورە عەفو کاک ئاوات گیان فەرموو کاک ئاوات کاکی گیان خەڵکی کوردستان کاتێک چاوەڕوانی کارەکانی حکومەت بەباشی دەکا ئەو کاتەی کە بەرپرسان کە دەسەڵاتداران کەوانەی کە دەستیان دەڕوا لە کوردستاندا واز لە بازرگانی دێنن واز لە توجارەت و کۆمپانیا دێنن بۆ مەساڵە و بەژۆندی خۆیان کار نەکەن هەر کاتێکی توانیان کەسێک کە بەرپرس بوو دەستی لەگەڵ بازرگانی و کۆمپانیا و ئەملا نەبوو دەستی لەگەڵ وڵاتان تێکەڵ نەکرد بۆ مەساڵە و بەژەوەندی شەخصی خۆیان و عیزەکەی خۆیان کار نەکەن ئەو کاتی خەڵک چاوەڕوانیشتی باشیان دەکات بەدەست لەوە کاتێک خەڵک چاوەڕوانی لە حکومەتێکی باش و دادپەروەر دەکات کە لە کوردستاندا دادگایەکی باڵای بێلایەندا بمەزرێ من و بەرپرسێکی باڵا کە بەرپرسە لە کاروباری حکومەت من و ئەو بە هەمان شێوە بچینە بەردەمی دادگا ئەگەر تاکە فەقیرێکیش پیشکەس کاڵای لێ بکات لەسەر گەندەڵێک لەسەر خراپکاریەک لەسەر خیانەتێک بچێ بەردەمی دادگا کە سالماندی پایگە سوپاسی خۆی سەلمان ئەو کاتە من پێی دەڵێم حکومەت و دەسەڵاتدار و خەڵک ئومێدی پێ دەبێ و ناویشی حکومەت دەبێت هەتا ئەو کاتەی دادگا سەروەر نەبێت مەسئولین دەست لە بازرگانی و لە کۆمپانیا و لە توجارەت بەرنەدەن دڵنیات دەکەم خراپتر بێ باس نابێت بەڵام من یەکشتی کە دەڵێم کاکی بەڕێز تۆ لەکوێ بینیوە کەسێک محاسەبەی خۆی بکات تۆ 27 ساڵە تۆ ئەوانەی کە دەبینی خۆ هەمومان دەزانی کێ دەسەڵاتدار بووە کاکێک گیان کاکەنێکی دەما کاکە مەسئولە کاکە مەسئول خەڵکانی خۆی دەدا پێداگەر خۆ هەمومان دەزانین کێ بۆ ملیار لێ لەسەر ئیسادی ئەو خەڵکە ڕەشوت و فەقیرە هەمومان بە چاوی خۆمان دەزانی و هیچ کەسێک نییە نەزانێ کاکە خۆڕون و ئاشکرایە تۆ بەچیت پەیدا کردو بووی بە ملیالێر خۆ بەرپرسێکم بۆ بینەوە نەبێتە ملیالێر کاکەوەی کە دەسەڵاتدار بووی لە ناو حکومەتدا بووێ هەر حکومەتەکەی پارتی ناون پارتی بازانی بەیەکەتێکەش دەڵێن بە ئەوانێت هەتا بگۆڕانیش کاکە توانێک ئێستا بەشدارن تۆ ببینە کێنەوانە کاکە ئەوانە کێنا خۆفەرێک هەمویان دیارە کێ بەشدارنیە بۆ لە کابینێ ئەگەر ئەمڕۆ نەبووێت 5 ساڵ ئەمەر دەسەڵاتدار بووە چ لە حکومەت بێت چ لە پەرلەماندا بێت پەرێزی هەمویان دەزانی تاکیان نەبێ ئەوانش کاکە ئەگەر خەڵکێکی کەم تاقسێک باشیان تێدا بێت لەبەرەوەی خەڵکێکی دیکەی تێدایە هەموو زنجیرەیە لەگەڵێک بەڕاستی هەمووی زنجیرەیە یەکتریان بەستۆ بۆ بازرگانی و مەساڵە و بەشبوونی شخصی خۆیان و عیزبەکەی خۆیان هیچیان بۆ خەڵکی فەقیر و هەژار تێ ناکەی دڵنیات دەکەم بەڵام من یەکشتی دیکەش دەڵێن یارە بخوایە ئەو سوێندێکە خوادیان ئەگەر ڕاستکەن لەگەڵ ئەو میلەتا خوا سەریان خا خوا بەهەشتی بەرنیان شادکە یارە بخوایە ئەگەر ئەو سوێندە بەدرۆ کۆن خوایە گیان کە سەفەریان کرد لە تایارەکە بردنەوە دەستخۆش کاگاوات لە چوارقوڕنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێزت دەچینە سید سادق باوکی هاوڕێ وەرەگرین بەڵێ بەڵێ باوکی هاوڕێ فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکە بەوانیان لەسەر بەرنامەکە دەستخۆشیتان دەکەم پێشەم شتێک سپاس بۆ تۆش ئەوەی ڕاستی بە پێشمە شتێک گوتیان لە ڕۆژی خۆش لە بنە ڕۆژە دیارە ئەم هەر سەرەتا سەرۆکی حکومەت یەکسەر بە هەڕەشەکردنی چاوزیکردنەوە لە وەزیرەکان لە وەزیرە بەڕێزەکان دەستی پێکرد جا ئایەک و ئەو هەر لە سەرەتاوە بە هەڕەشە و چاوسیرەکردنەوە بێت ئەبێ ئاخری کۆتایەکەی چی بەسەر بێ ئەمە یەک دوهەمینی ژیان من تەبیعەتم چۆن بێت هەتا وارە ئەو خەڵکە بۆم بێژێت تەبیعەت ناگۆڕێ تا وارە کراس و جلەکانم دابکەنم من هەر ئەم کەسم یا ئەواژ ئەم حکمی ئەم وڵاتە لەدەست ئەم بنەماڵایە کاک نێچیر بێ و کاک مەسرور بێ و کوڕی کاک مەسرور بێ هەر عینەن حەسابە یعنی ئەوەی ڕاستی بێ من چاوەڕێی هیچ شتێکیان لێ ناکەم
هەر میلەتیش بەعام لە سەدا هەشتای چاوەڕێی ئەوەی نەبێت لەگەڵ خۆیانە بێ کەس یعنی پێم وانە چاوەڕێشتی باشیان لێ بکات پێشینان ئەڵەن ساڵ بۆ ساڵ خۆزگەم بەپار یعنی این ساڵ خۆزگەی خوازین بەپار بەڵێ ئیتر ئەوەی ڕاستی بەیانی من ئەوە بۆ سوونی من هاوڵاتیەتی ئەم وڵاتە چاوەڕێی هیچ جان لێ ناکەم دەستخۆشی بە ناوەکدان لێکم هاوڕێ لە سێ سادقەوە لەگەڵمان بووی ئێستش لە شاری هەولێرە و باوکی ئەحمەد وەرەگرین بەڵە باوکی ئەحمەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. فرموا باوكي أحمد. باش نوزع تان أحواتنا. زور سباس فرموا. أما بپێش ئەحداثەکان نەکەوین باشە بابزانین چ دەکەن بەڵێ دێن بە پێش ئەحداثەکان نەکەوین باشە ئەگەر ئەو حکومەتە باز ئەوەل شەقاو کە دەی هاوێ تو تەمەنی لۆ خەرچی هەرزان کەن و تو تەمەنی دستانەی لۆ خەرچی دابیم کەن و ئاگایان لە خەرچی بیوت من بەڕێی من ئەوە یەکەمین هەنگاو دەبیتن ئەگەر هاوریان لە خەرچی فەقیر و فەقارەت داوە ئەوە تەواوە ئەگەر ناهی سەروەکی ئەوەکانی کێ و کەسیش برای تۆیە و تەواوی فەرقی نییە دەست خۆش زۆر سپاس باوکی ئەحمەد لە هەولێرە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزت بەڵە بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەو خۆیە و ئەو کاتە کەمەی کەمەومانە دەتوانن لەسەر تەوەری بەرنامەکەمان کە پرسیومانە چاوەڕوانیت کارەکانی کابینی نوێی حکومەتی هەرێم چۆن بن پەیوەندی بکەیت و ڕاوسەرنج و تێبینی خۆت بڵێ ئەو بەڕێزانێک کە پەیوەندیان کردووە بەشێکیان گەشتبینن و زۆری نشیان ڕەشببینن بۆی کە حکومەتی هەرێم ناتوانێت هیچ بکات بەتایبەت لە بوارەکانی ئاو و کارەبا و ڕێکەوبان و موچە و کشت و کاڵ و گەنجان و دامەزراندن و زۆر کێشەی ترکە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە چاوەڕێ دەکەین بزانین حکومەتی هەرێمی کوردستان لەماوەی ئەم 4 ساڵەدا کابینەی نۆهەم چی دەکات کوردوتەنیش مانگەشە و سەر لە ئێوارە دیارە لە ڕووی زانستیشەوە بۆ هەر حکومەتێک بۆ هەر بەرپرسیارەتیەک 100 ڕۆژ وەک ئەسمون 100 ڕۆژ وەک چاودێری دانراوە 100 ڕۆژی سەرەتای کارەکانی بزانین لێرە بەدواوە تا 100 ڕۆژی ترواتە 3 مانگ و 10 ڕۆژی دیکە کە تقریبەن ئیتر وردە دەرەکەوێت کە ئایا ئەم حکومەتە نیازی هەیە ئەو بەرنامەی کە دایناوە جێبەجێ بکات یان تەنها هەر وشەی سەر کاغزوە بەڵێ کاگازات وەرەگرین لە شاری سلێمانیەوە بەڵێ سلام علیکم علیکم السلام ورحمة الله دەستخۆشی لێکم کاکەدانا بۆ بەرنامە جوانە سپاس کاگازات فەرمووی بەڕاستی براکەم ئەگەر ئەم میلەتە میلەتێکی عاقڵ و سەلارە بەڕاستی چاک تێگەیشتووە لەو پیاوانە کە هیچیان پێ ناکرێ هیچیان پێ ناگۆڕێ ئەگەر میلەتێکی ژوەهایە کاوان بە میلەتی نازان و بەڕاستی عیبە ئەم میلەتە حەز بەوە نەکا کە ئەمانە هیچ حسابە بۆ میلەتە ناکەن یعنی تاکەی ئەمە چەند ساڵە یعنی خوا لە ئاشی جانەمیان ئەو کێشێ هەر هەمویان بەڕاستی یعنی ئەو خەڵکە چاوی نوقانەوە پاک و پیس لە یەک ناکاتەوە تا ئێستا چییە بەڕاستی یعنی ناوسکی میلەتیان دەرێنا چی لە شاخ چی لە هاتوونە دەشار ئیتر خوای گەورە لە کۆڵمان دەمکاتەوانێ بەڕاستی مەگەر بە قەدەری ئیلاهی ئەجینە بەڕاستی ئەم دەسەڵاتەیان ئەوەیان پشتیان قایمە بە زلهێزەکانی دنیا هیچ باچیان نیە لە میلەت هیچ باچیان نیە لە میلەت داواکەی لە خوای گەورە پشتیان بشتێنە بە ئیزنی خوا دەستخۆشیتان لێەکەم سپاسدانەکەم دەستخۆش کاگازات سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵە بەڕێزان و خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵک پرسی بوومان چاوەڕوانیت کارەکانی کابینی نوێی حکومەتی هەرێم چۆن بن ئەو بەڕێزانەی کە کۆمنتیان نووسیوە هەیە دڵی خۆشە بەم کابینەیە هەیە بەگەشتبینی وە سەیری کارەکانی ئەم کابینێ و سەرۆکی کابینەکە و سەرجەم وەزیرەکان دەکات و لە پەیوەندیەکانی شاوانی کە وەرمانگرتن بە هەمان شێوە چەند پەیوەندێکی تیا بوو کە گەشتبین بوون بۆی کە ئەم کابینێ لە کابینەکانی تر ناچێت بەڵکو ئەم کابینێ دەتوانێت خزمەت کە دەتوانێت گەندەڵی نێڵێت دەتوانێت ئەو ئیشە خراپانەی لە پێشووترا کراوە چاکیان بکات بەڵام زۆرینەی پەیوەندەکان و زۆرینەی کۆمنتەکانیش باس لەوە دەکەن کە تەنها ژمارەکان گۆڕاوە دەموچاوەکان گۆڕاوە
عقلەتی بڕێوەبردن کە حکومداری و دەسەڵاتداری دەکات لەم وڵاتەدا ئەوە نەگۆڕاوە تەنها لە خەمی گیرفانی خزم و بنەماڵە و حیزبن نەک خەڵکی. ئێمە دەخوازین ئاواتمانە کە کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت لە پێناو خەڵکە، چونکە ئەگەر کابینێکی سەرکەوتوو بێت لە پێناوی خەڵکە، لە پێناو دابینکردنی خزمەتگوزاری خەڵکە، ئەو بێگومان خەڵکی بە شێوازێکی گشتی سوودمەند دەبن لێی. خۆگەر کابینەکە سەرکەوتوو بێ لەوەی کە گیرفانی خۆیان و حیزبەکانی پێپڕکەن، بێگومان ئەوە هەر نەبوونی باشترە و خەڵکیش لێی زەرمەندە. بەو هیواین کە داهاتووی ئەم هەرێمی کوردستانە داهاتوویەکی ڕوون بێت و فەرمانبەران و موچەخۆران هەمیشە ترس و دڵ ڕاوکێ لەسەر دڵیان نەبێت کە ئاخۆ کەی موچەکانیان دیسانەوە پاشەکەوت دەکرێتەوە یاخود نادرێتەوە، و گەنجان و لاوان و دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانیش ئیتر مطمئین ببن لەوەی کە لێرە بە دواوە خوێندنەکانیان بەزایە ناچێت و لە دوای تەواوبوونی پرۆسەی خوێندنەکانیان جا چ لە کەرتی تایبەت بێت چ لە کەرتی گشتی بێت دادەمەزرێن. و هەروەها بۆ سێکتەرەکانی ئاو و کارەبا و ڕێگەوبان و خزمەتگوزاری کوشت و کاڵیش بە هەمان شێوە. تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لایەک بەخوای گەورە سپێرین، کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک، خواتان لەگەڵ.